بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە لەسەر ناکۆچەکانی ئێستای هێزە سیاسەکانی کورد دەکەین بە تایبەتیش ناکۆچەکانی نێوان پارتی و یەکێتی و پرسیار دەکەین. ئابڕاز لامڕۆدا پارتی دیموکراتی کوردستان سەری ڕمی بریندارکردنی زیاتری جەستەی نێوماڵی کورد نییە؟ ئایەشێتی نیشتیمانی کوردستان دواهەمین هێزێک نییە کە حەقی ئەوەی هەبێت باز لە تۆمەتبارکردنی هێزەکانی تر بکات بە نانەوەی ناکۆچی بە تایبەتیش تۆمەتبارکردنی پارتی بەو ئیعتیبارەی کە یەکێتی لە 16 ئۆکتۆبەر و دوور لە هەموو پێشبینیەک ئەوەی کرد کە لەلایەن هەمووان دوازارزاندراوە کە دەشێت بە ترۆپچی ناکۆچی دروستکردن لە ئێستا ناوی بەرین. بۆچی پارتی ئامادەیە هەموو سازشێک بۆ ئانە بکە بە گوتەی هەندێک لە بەغدا کە تا ئەم نزیکانش بە دوژمنی سەرسەختی خواستە نەتەوەیەکانی کورد ناوی دەبردن، بەڵام لە سەراستی ناوەخۆ ئامادەی درێژەپێدانی ناکۆچیە لەگەڵ هەمولایەک. بۆچی هەر پارتی و یەکێتی بە نانەوە و درێژەپێدانی ناکۆچیە سیاسەکانی هەرێم تۆمەتبار بکەین مەگەر هێزەکانی تریش دەست پێشخەری یەکەم نەبوون لە قوڵکردنەوەی ناکۆچیەکان لە ئێستادا مەگەر هەندێک هێز پێش پارتی و یەکێتی بایان نەدایەوە بۆ بەغدا. لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی پابەند نەبوونی بە ڕێکەوتن و تێگەیشتنەکانی لەگەڵ پارتی بەتایبەتیش لە پرسی سەرۆکۆمار جێگەی خۆی نییە لەلایەن پارتیەوە فەرامۆش بکرێت و چیدی جێگای متمانە نەبێت. لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک سەربەز مەنمی کادیری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان و کاگە ڕێبوار هەژار ڕۆژنامەنووس ئەم پرسا تاوتوێ دەکەین. بەخێراتتان دەکەم. زۆر سپاسان دەکەم. کاک سەربەست دەبێت پرسیارێک بەبێ گرەوگۆڵی لە بەڕێزت بکەم. بەڵێ جار لە بیدادی بەرنامەکە یەک دنیا پرسیارێک لێ بەڵێ باشی لەو پرسیارانە هەڵبژێرین. با پرسیار یەکەم هەڵبژێرین. دەگوترێ پارتی دیموکراتی کوردستان سەری ڕمی قوڵکردنەوەی ناکۆچەکانی نێوماڵی کوردە لە ئێستادا. دەگوترێ بە هەموو پێوەرێک ئەمڕۆ پارتی ئەگەر شتێک ما بێتەوە پێ بگوترێ نێوماڵی کورد ئەم هێزە ئیش لەسەر لەبەرێک هەڵوەشاندن و نێهێڵانی دەکات. بەڵێ ئەوانەی واڵێن ئێمەش پێیان ڵێن پارتی هەوێنی یەکڕێزی و پێکۆژیانە و لە ماوەی ئەگەر تەنها ئەم 27 ساڵەی حکومڕانی کوردی وەربگرین لە سازان لە ناوخۆ و بۆ دەست پێشخەری بۆ ئاشتی و بۆ پێکەوە هەڵکردن ئێمە هەمیشە کۆمەڵێک پرۆژەمان هەبووە و بەردەوام هەوڵمان ناوە لەگەڵ یەکێتی لەگەڵ گۆڕان لەگەڵ هەموو ئەوانەی تر پێکەوە بسازین و بەشدار بین. یەک نمونەی زۆر بەسیط لەسەرەوەی کە ئێمە هەوێنی یەکڕێزین لە کۆمەڵگەی کوردستانە ساڵی 2013 کاتێ بزوتنەوەی گۆڕان ئەویست بێت بەشدارکار لە حکوومەت بەشێ لە هێزەکان تەشەنوجیان هەبووە بەشێ لە هێزەکان وەکو تاکتیک لەگەڵی بوون بەڵام وەکو مەبدە و استراتیژ لەگەڵی نەبوون و باوەڕشیان وا بوو ئەو لەگەڵبوونیان بۆ ئەوە بوو کە وا بشان بن ئەوان لەگەڵین و پارتی لەگەڵ نابێت. بەڵام پارتی پێشوازێکی زۆر باشی لە بزوتنەوەی گۆڕان و لە یەکگرتوو لە کۆمەڵیش کرد بە تایبەت بزوتنەوەی گۆڕان کە خۆی وا پیشانەدا نمایندەی هێزی ئۆپۆزیسیۆن و دەنگی ناڕازیەکان هاوپەیمانی سەرەکی پارتی ئەمەی بەلاوە قورس و بەلا قورس و ناخۆش بووە بەشی لەو پۆستانی کە بەرەکێتیە کەوتن دران بە بزنەوەی گۆڕان وەکو سەرۆکی پەرلەمان وەکو وەزیری پێشمەرگە وەکو وەزیری دارایی وەکو بەشی لە پۆستە سیادەکانی تریش. بەڵام ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان کاتێ بزنەوەی گۆڕان بەڵێنی 4 ساڵ ئارامیە بەڵێنی پێکۆسازان و پێکەوەڵکردن و دروستکردنی ئیتفاقێکی نوێیە ئێمە بەو پەڕی سنفراوانیەوە پێشوازی بزنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و هێزەکانی تریشمان کرد حکوومەتی بنکەفراوانمان دروست کرد. ئەمە باشترین بەڵگەی لەسەرەوەی کە کاک شۆڕش ئێمە دەستی بۆ برایەتی بۆ ئاشتی بۆ یەکڕێزیمان درێژ کردووە. هەر بۆ تاوکردنی ئەم نمونەیە کە تەماشا بکەی ئێمە لە دوای 5 ساڵ لە تێپەڕاندنی ئەو تەجروبە خراپەی کە لە بنکەفراوان بینیمان ئێستا ئێمە جارێکتر لە بەردەم پێچێنانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیین ئەو بزوتنەوەی گۆڕانەی کە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقی وەرگرت بە پشتیوانی ئێمە ئەم جارە دووبارە خواستی هەبوو وەرگری بەڵام جارێکتر ئێمە ڕێگەمان پێ نەدا وەرگرێ و ئەو پۆستی ئێمە بوو کە 4 ساڵ وەریشمان کرد. ئەمە بەڵگەی زیندوە لەسەر چی لەسەرەوەی کە ئێمە بەڕاستی ئامادە لەسەر استحقاقی انتخابی خۆتان لەسەر حەقی مافەکانی خۆتان بەشی خەڵکی دەردەن و سازش بکەن بە دڵنیاییەوە ئەوان لە پەرلەمانی عێراقی جێگری سەرۆکی پەرلەمانی وەرگرت لە حکوومەتی عێراقی وەزارەتی کۆچ و کۆچبەرانیان وەرگرت لە هەرێمی کوردستان کۆمەڵی پۆستی سیادیان وەرگرت کە بە باوەڕی من نەیەکێتیونە لە بەشە لێزەکانی تریش خۆشحاڵ نەبوون لەوەی کە بزنەوەی گۆڕان ئەو بەشداری هەبێت. زۆر چاکە پارتی دیموکراتی کوردستان نەکرد ئەوەی لەگەڵ گۆڕان و لەگەڵ هێزەکانی تر کردووە بەڵکو لەگەڵ یەکێتیش یعنی پێشتر ئەمەی کردووە. لە دوای 2009 خۆت دەزانی بزوتنەوەی گۆڕان 25 کورسی هەنا و ڕێژەی کورسەکانی یەکێتیش دیار بوو. بەڵام پارتی دیموکراتی کوردستان چونکە هەمیشە هەوێنی سازان و برایەتی لەگەڵ هەموو هێزە کوردستانیەکان ئامادە بوو نیوە بە نیوە
لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی شەراکەتی سیاسی بۆ بەڕێوەبردنی ئەم هەرێمی کوردستانە بکاتیانی ئەمە هەموو بەڵگەنی لەسەر ئەو قسانێک ئەو بەڕێزە کردنی لە ئێستادا. زۆر سپاس بۆم دەرفەتە طبعاً من ئەمەوێ قسە لەسەر ئەمڕۆی پەیوەندیەکانی یەکێتی و پارتی بکەین پێم باش نییە بچینە ناو ینی زۆر مێژووی قسە بکەین بەڕاستی بۆی کە خەڵک لێمان تێبگا لەم چەند ساڵان ڕابردوو چی ڕوویداوە پارتی دیموکراتی کوردستان استراتیژی پارتی دیموکراتی کوردستان لە پێنا ئەو برایەتی و تەبایەتی کە کاک سەرباز باسیەکە لە پێناوی چیا بووە و چۆن سازشی لەو پۆستانە کردووە کە بە مافی خۆیان زانیوە داوانە بە ئەوانی تر دیارە پارتی دیموکراتی کوردستان لەو کاتێک کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو نامەوێت باسی ینی مێژوویەکی دوور و درێژ بکەم لەو کاتەوەی کە کاک سەربەز دەستی پێکرمەوێ ینی باسی بکەم پارتی دیموکراتی کوردستان لەوەتی هەیە تاکو ئەم دەقەیە هیچ شتێکی نەداوە ئەگەر شتێکی وەرنەگرتە بێ استراتیژی پارتی دیموکراتی کوردستان بێگومان سروشتی سیاسەتە مافێکی ڕەوای خۆیانە ئەتوانن چۆن بیانەوێ بۆ نوع سیاست پێڕۆکەن بەڵام ئەمە لە پێناو یەکڕێزی و لە پێناو تەبایی نێوماڵی کورد نەبوو پارتی دیموکراتی کوردستانی لە پێناو پەردەوازەکردنی هێزەکانی تر لە پێناو بەگژادکردنی هێزەکانی تر لە پێناو شڵەقاندنی ناوچەی سەوز و من زۆر جار ئەمەم وتووە بەڕاستی و ئەشێڵێمەوە پارتی دیموکراتی کوردستان لە هیچ شتێکا سەرکەوتو نەبووە لەوە سەرکەوتووە کە توانیوێتی هەتا حدێک یەکێتی و پارتی لە چەند قۆناغێکە یەکێتی و گۆڕان لە چەند قۆناغێکا ڕوبەڕووی بکاتەوە تووشی ململانەی سەخت و ناڕەوایە بە یەکێتی و پارتی یان یەکێتی و گۆڕان نەچووبانە ناو ئەو لعبەیە کە لە سەرتاوە مەکشوف بوو بەڵێ من پێتەڵێم پارتی لەمایە توانیوێتی هەتا حدێک نەخشە ڕێگای استراتیژی خۆی بەجێ بهێنێ و توانیوێتی ئەم دژایەتی لە بین یەکێتی و گۆڕان دروست بکە بەڵام ئێستا ئەمڕۆ کە پارتی دیموکراتی کوردستان سەری زمانیان ژێری زمانیان باسییان لە تەبایی و یەکڕزی ناوماڵی کووردە نازانم کاک سەربەست چۆن ینی ئاوای بە سنگفراوانی و دەباسی تەبایی و یەکڕزی ناوماڵی کوردەکە لە کاتێک کە ئەتوانم دەیان نمونەت بۆ بێنم کە پارتی لەم کاتەیە قەیرانی دروست کردو لە ناوماڵی کوردستان. دەزانی بەچی ئەعتیبارێک بۆیان هەیە باسی بکەن بەو ئەعتیباری کە ئەوان مادەم باسی ئەمڕۆ دەکەی ئەمڕۆ لە ئێستادا ئەوان لانی کەم دەست پێشخەر نەبوون لە دروستکردنی ناکۆشی زۆر گەورە لە هەرێمی کوردستان ینی تا دوای ڕیفراندۆمیش تا 16 ئۆکتۆبریش بە زۆری لە زۆرەکان ڕیفراندۆم هەمومانی کۆکردبەوە باشە حتا ئەوانی کە نیاری پارتی و نیاری خودی کاک مەسعود بەرزانیش بوو وەکو سەرۆشی هەرێم ینی دوجار لە ئاخری لەحسەدا هەمومان بە زۆر لە زۆرەکان کاک سەربەز نازانم کۆبووینەوە بەیەکەوە بەڵام لە 16 ئۆکتۆبر هەموو شتێک تێکچوو لە 16 ئۆکتۆبر یەکێتی هەموو شتێکی تێکدا ینی تەوافق لەو کاتەوە تێکچوو تەبایی ناوماڵی کورد لەو کاتەوە تێکچوو من نامەوێت لێرە محامی هیچ هێزێکی تر بەڵام لەو کاتێک کە سەرۆکی پەرلەمانی کوردستان نێردرایەوە بە سلێمانی ئەو کاتە بە ئەتوانێت پارتی بێ بە زمانێکی زۆر سادە بۆ خەڵکی سەر جادە و سیاسەتمەدارێک تێمان بگەینە بزانین یەکڕێزی و تەبایی ناوماڵی کورد لە ناردنەوەی سەرۆکی پەرلەمانە جامنی لاقم نیە ئەو سەرۆکی پەرلەمانە گۆڕانە شوێعیە سۆشیالیستە یەکێتیە ئەم سەرۆکی پەرلەمانە بە نەتیجە سەرۆکی پەرلەمانی کوردستان بووە کاتێک کە سەرۆکی پەرلەمان ئەنێرنەوە ئەمان ینی چۆن ئەتوانن جارێکی تر پێناسەی تەبایی ناوماڵی کوردستانیدایەوە ینی هەموو قسەکانتی ڕەت کردەوە زۆر باش ئەزانی بالەوە دەست پێ بکەینەوە کە بەڕاستی ئەزای باسی ئەمڕۆکەم و ئەمڕۆژ پێوەستی زۆر هەیە بە دوێنێ و سبەی نەشار بەو شێوەیە بەڵام پارتی سیاستێکی عقلانیەکە و زۆرینەی ئەوانەی ئەکادیمین خەڵکی خوێنەوار و بەرچاو ڕۆشن لە کۆمەڵگەی کوردستان بەڕاستی لەو ماوەی ڕابردوو من زۆر گەشتبین زۆر خۆشحاڵم لەوەی کە ژمارەیەکی زۆر بە تایبەتی لەسەر ئاسی پارێزگای سلێمانی لە نووسەران لە مساقەفین لە ئەدیبان لە ڕۆشنبیران لە ئەکادیمی و مامۆستانی زانکۆ تەییدی سیاسەتی پارتیەکە دەنگەکانتان لێرە دیارەکە زیادێک لە ڕێژ دەنگیانمان بەراورد بە مانگی 5 ئێمە دەنگێکی زۆرمان سوتا لە مانگی نوێ دووبارە ئێمە دەنگکارمان هەڵکشاوەتەوە نزیکەی بە لە 111 دەنگانی سلێمانی هێناوە لەبەرەوە دەنگکارمان کەمی نەکردووە کاک شۆڕش با لەسەرەوە قسە بکەم کە بڵم گەشتبینم بەرامبەر بەوەی کە ئێمە خەریکە لەو هێزە ناموێتیە پەڕین لەبەرەوەی خەڵک بەرچاوڕۆشنە ترترە لە جاران لە چیە لەوەی کە ئیداری سەرکەوتووی ناوچەکانی هەولێر و دوهۆکە بینێ لەوەی کە گەرمان و یانەنا شێوە لە دوو ئیداری هێشتا لەسەر فۆرمی حکومڕانی هەیە
کە ئێمە لێ سەرکەوتوتر بووین ولا برنەسەری بەڵێنەکانمان تا ڕادێک دو سەرکەوتوبوون حیزبێکی جەماوەری بن کە فراوان بووین ئەزانی کە شۆڕش ئێمە لە دوو هەڵبژاردنە لە ساڵ 2010 دووبارە حیزبی یەکەمی کوردستان و عێراقین هەموومانە بەڵگەی ئەوەن کە ئێمە تا ڕادێکی زۆر باش توانیمانە مەسجەکانمان بگا بە خەڵک ڕانگەیەکی تر کە بۆ پارتی زۆری جابی ئەوەیە کە لە بەرامبەر پارتیا حیزبەکانی تر فەشەلیان هێناوە بەشێکتر لەو حیزبانەی کە دروشمی زۆر گەوران هەڵەبڕی کە لەسەر لە بەردەم کۆبوونەوە جەماوەریەکانە بانگشی ئەویان نەکرد کە بەس نەبی ئەم نادادیە بەس نەبی ئەم زوڵمە بەس نەبێتەوە بینیمان لەسەر پۆستی زۆر بەسیط لەم حیزب بۆ بەڕایەنێک بۆ حیزب مۆدلێکە بوو جاران مۆدلێکە بوو جاران ما بس للدكتور برهمة ما بس موديلكم كم موديلكم زي ما بس بوستك زور بسيطة موديلك ابو جاران موديلك ابو جاران اندام ولا انغراني حزب لم حزب وراينك بو حزب اما ل 2018 توجي فضيحتي جوربون للسياسه بينيمان حزبك سياسي بربرسي يكمي سروش حزبك لم حزب راكبو حزب وكي مشكله بارتيا لبناي بوستا ازاني مشكله سياسه لكردستان مشكله الدكتور مشكله خلقه بناي خلقه وقصدك ازاني مش بناي خلقه وقصدك حقي بيداوي شلو بيانش كرسي برلماني حق حقيقه ديار قصيه لسر هي ازاني قصيه لسر هي مش قسمان هي لسر جواب بوقسانه بلام كاغ شورش بجدي من اما رنگ صدمين جارم يقصي بكم لما چوار پنج ماه رابردو براسي اگر بششي سرکوتنکانی پارتی پیوندی به بهزی پارتی و عقلانیتی پارتی او بیا بشی کی تری سرکوتنکانی پیوندی بنا عقلانیت حزبکانی ترو او حزبانی کاتیش زور زوری تدانیه بۆ باز لەوە دەکەی کە پارتی دیموکراتی کوردستان کە دەستی درێژ کرد و دەست پێشخەری هەبوو بۆ تەبایی بۆ سازان چوزانە بۆ یەک ڕیزی بۆ ئەو بۆ کە پەرتەوازەی لە نێوان هێزە سیاسیەکاندا دروستکە بۆ قسە ناکەی لەسەر فەشەلی دەرەوەی پارتی و هێزەکانی دەرەوەی من طبعا من پێم وتی بەڕاشکایی لەوانەیە ئەم قسانەی کە من یەکەم لە کەم کەسی تر کە لەوانەیە ئێستا سەپۆرتی هێزێکی تر ئەم قسانە بکە ئەم قسانە بکە ئێمە لەوە دەست پێ بکەم یعنی لە ئەو قسەی کە وێردی سەر زبانی هەموو پارتیەکە لەسەر مۆزوعی پۆستی گەورە و پۆستی بچووک فلان کەس ئەم حیزبی بەجێهێشت فلان کەس چۆ ئەو حیزبی تر جەناب دەو پرسیارەکە بەڵێ وایە بەڕێزێ بڕیار وابوو یەکێتی نیشتیمانی کوردستان طلاقدا بطلاقی با ئێمە چێ نیازی وا بە تەلاقی بدا ئەوەی کەوتی ئەگەر حورمەتمان هێناگرێنەوە من بە ئێستا باسی حورمەتت بۆ حق خۆی جازاین چۆنە پرسیار بکە لە دکتۆر بەرهەم من لەم بەرنامەیە لەم بەرنامەیە نامەوێت قەتع بکەم قەتع مەکە چونکە حەزەکەم بە توندی قسە بکەین بەرامبەر بێکتری بەڵام لە یەکتری شتێ بگەین فەرموو قسەی خۆت بکە باسی حورمەتمان کرد ئێمە کاتێک کە هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەریمان دامەزران ئەرشیفمان هەیە یەکێک لە شانازیەکانی ئێمە دروستکردنی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بوو یەکێک لە خاڵەت جەوهەریەکانی دروستبوونی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری ئەوە بوو کە ئیتر نابێ یەکێتی پاشکۆی هیچ هێز و لایەنێک بێت وتمان نابێ یەکێتی پاشکۆی هیچ هێز و لایەنێک بێت نەمان هێشت دیار بۆ ئەو کاتە سەرکەوتوو نەبووین لەمەیە بەڵام یەکەم جارە لە مێژووی دروستبوونی پارتیەوە لە بارزانەوە تاکو ئەم دەقەیە یەکەم جارە پارتی پێی بوترێ نا تووشی شکستێکی بۆ شێوازە بێتەوە لە بەغا و جارێکی ئەگەر حسابی قوڵکردنەوەی ناوکۆچەکانی ناو ماڵی کوردیش بێ هەز ناکەم باسی ئەمە زۆر کاک شۆڕش ئەمە ئێشتا وەڵامەکەی وەرنەگرتووە ئێمە کاتێکە چوین لە یەکێتی چوینێتە دەرەوە هاتوینێتە دەرەوە جارێکی تر ئێمە کێشەمان لەگەڵ یەکێتیەکە و نیشتیمانەکە و کوردستانەکە نەبووە ئێمە کێشەمان لەگەڵ سەروەریەکانی یەکێتی لەگەڵ خەباتی یەکێتی لەگەڵ شەهیدەکانی یەکێتی لەگەڵ مێژووی یەکێتی نەبووە کێشەمان لەسەر ئەوە بۆ کە یەکێتی لەسەر شاڕی خۆی لای دابوو بەداخەوە یەکێتی کرابوو بە شەریکە بەشی شکستەکان بەڵام نەکرابوو بە هاوبەش لە سەرکەوتنەکان کە پارتی دیموکراتی کوردستان هەندێک بە دەستکەوت تێزانی بۆیە بەگەڕانەوەی دکتۆر بەرهەم یەکێتی هەموو ئەوانی بەرەسێناوەتەوە کە بەڕێزت یانی یەکێتی ئێستا خۆشبەختانە بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزێکی حەقیقی کە مێژووەکەی زۆر لە مێژووی پارتی جوانترە کە سەروەریەکانی هێندەی سەروەریەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر هەیان بێدانەیەک و
ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەو شێوازەی کە ئێمە ئەمانویست ئێستا چەند برادێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان هاتوونەتە دەرەوە ئەڵێن ئێمە ئەمانە یەکێتی بکەینەوە سەر شاڕێی خۆی من بۆ خۆم یەکێکم لەوانەی نەک جارێک 100 جار پشتیوانیانەکەم ئێمە لەگەڵ ئەوان نین ئێمە لەگەڵ دژایەتیکردنی پارتی دیموکراتی کوردستانیشان نین من واقعێکم لەبەر چاوە من واقعێکم لەبەر چاوە نەفرێتەوە کاتێک باز لەوە دەکەی کە ئەم هێزە سەروەری نییە خاوەنی سەروەری نییە یعنی مەسەڵینەوەی پارتی نییە کاک جا ئەو سەروەری هەیەنیەتی کێشەی خۆی خەڵک دەتوانێت وا بڵێ بەڵێ سەروەری بەڵام بەواقع هەیە پارتی دیموکراتی کوردستان ئێمە ئێمە پاشگەز نەبوومەوە نەموتۆ پارتی نییە ئەگەر پارتی نییە ئەم برادرە چێکا لێرە پارتی دیموکراتی کوردستان هەیە حیزبێکە لە کوردستانە بەڵام وەرە با لێکدانەوەی بۆ پارتی دیموکراتی کوردستان بکەین بزانین لەسەر ئەو کێشە نەتەوایەتیانە ئەو تەبایی ناوماڵی کوردستانی پارتی دیموکراتی کوردستان چ خەرمانێکی چ دەستکەوتێکی قسۆ سەر خەرمانی کوردستان بێگومان لەوەتی هەیە پارتی دیموکراتی کوردستان زەرری داوە نەک لە ناوخۆی هەرێمی کوردستان لە پارچەکانی تری کوردستان هەتا لە عێراق ناوکۆچی لە بینەکانی ترە هەرێمی کوردستان کاگڕێوار هەژار بەڕاستی سیاسەتێکی هەژارانە تەسویقەکە یعنی من پێم وەرگەڕێ محکەمەی قسەکانی بکە محکەمە قسەکانەکەم بەڵام قسەکانی بەڕاستی زۆر هەژارانەیە چۆن هەژارانەیە بەس بۆچی هەژارانەیە پارچێکی ئەم کوردستانە هەیە گورزێکی پارتی بەرنەکەوت بێت چ پارچێکی کوردستانی هەیە ئێمە خەباتمانتیانە کردبێت لە یەک پارچی کوردستان خەباتان نەکردووە خەباتەکانتان هەموو بۆ تێکجاری پارچەکانی باشە ئەزانی ئەگەر ئێمە خەباتمان نەکردووە بۆچی یەکەم هێزی عراقین ئەگەر ئێمە خەباتمان نەکرد بۆ 45 کورسیمان هەیە و ئێستا هەموو ئەو هێزانەی تر کەوتونەتە حەلەبەکەی ترەوە بەرامبەر بە ئێمە ئەزانی کاگ شۆڕش نەک کاگڕێوار هەژار خەڵکی زۆر ئیملاقتر لە کاگڕێوار هەژار هاتن و پەلاماری پارتیان ناوجۆنیان بە پارتیە و وتیان پارتی هیچ نییە و سەروەری نییە و خەباتی نییە و بەشێنێ لەم نیشتیمانە بەڵام لەسەر سنووقەی خەڵک جارێکی تر بە ئێمەی وت بڕۆن گەورەهێزی کوردستان بن ئێمە لە سی هەڵبژاردننی ڕابردووە کە بەڕێزە باسێکەوتە ئێمە لە ساڵی 2009 لەگەڵ گۆڕانە کورسەکان لەگەڵ یەکێتیە کورسەکانی خۆماندا بەشکرد سی بۆ ئێمە 29 بۆ یەکێتی بە 59 کورسی کە لەو وختێکە گۆڕان لەسەر یەکێتی 25 کورسی بردبوو ئێمە لە هەڵبژاردننی دوایەوە بووین بە 38 کورسی هەڵبژاردن نبووین بە 35 کورسی ئەگەر سیاست بەم شێوە هەژارانە بکرێت ئێمە لە هەڵبژاردننی داهاتوە بین بە 60 کورسی لەبەر ئەوە بەڕاستی ئەوانەی کە یانە منافسی پارتی بکەن نابێت بە دروشم و هوتاف و قسەی زل و ئەوشتانە ئەبێ بێن کشتی واقعی پێشەشی خەڵکەن بەڕاستی بۆ نمونە حیزبێکی وەکو هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری کامە دیموکراسی و کامە دادپەروەری یعنی بەڕاستی من ئەمەم 100 جار لە کۆبوونەکانی خۆمان لە دانیشتی خۆمان لە نووسینی ڕۆژنامەوانی لە بەرنامەکان وتووە ئەوەی دکتۆر بەرهەم خزمەتی ئێمەی کرد و کەس نەیکرد ئەوەندەی حیزبەکەی نوشتووە مستەفا خزمەتی ئێمەی کرد و کەس نەیکرد لەبەر ئەوەی ئەمانە حیزبایەتیان ڕسوا کرد ئاشکرا کە بۆی ئەم هێزانە جارێشتر ئەمە دووبارە نەکەنەوە لەبەر ئەوەی ئەمانە بەڕاستی حیزبایەتێکی بێئەرزشیان کرد و سیاسەتیان سووکە لە لای خەڵک بە ئاسێ سووکیان کرد لە دەڤەری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بەشێکی زۆر خەڵک بایکۆتی کرد و ئەگەر ئەو تەزیدواتی نیان کردا باوە کرد لە هەندێک شوێن دەنگدانی خەڵک ناگەشتە لە ساسی بۆچی ئەمە هۆکارە بۆ چییە وەکو ئەزانی زۆرینەی بەڵگەکان پیشانی ئەویان کە لە هەولێر و تەزیدواتە نەکراوە کە لە سلێمانی کراوە کە لە هەڵەبجە کراوە کە لە گەرمیان ئەزانی هەڵبژاردن لە هەموو دنیا لە ئەمریکاش بینی ئەوەی خۆی بێت لە ئەوروپاش خەوشی خۆی هەیە بەڵام ئاستی خەوشەکە چەندە ئاستی خەوشەکە ئەوەیە کە بۆ نمونە بزودنەوەی گۆڕان لە سلێمانی نارزای دەرەبڕێ فۆجێکی عسکەری چێت سەری و گولە بارانێک ئێمە لە هەولێر چێمان گولە باران کرد لە دوای چێمان گولە باران پێشتر ئێوە لە لەم مەرحلە تازایە ئێمە قسە لەسەر ئەم مەرحلە تازە 2010 دەکەین ئەوەتی با باسی ئەمڕۆکەین ئەمڕۆ یەکشت بێ بڵێم دو سێ ساڵ ئەخدۆتم قاتەعاو ناکە ئەمە یەک ئەزانی ئەمە پەیمانەکانی ئەوێ بەڕاستی ئێوە ئەوەندە پەیمانتە لەمە خەڵک بردوێت سەر ئەمە مقاتەعەیە یەک دوو ئەزانی یەکشت پێ بڵێم ئەگەر بەم لۆژیکەی ئەوە سیاست کرێ ئینتخاباتی داهاتوو ئێمە 55 بۆ 60 کورسی پەرلەمانیمانە بێت لەبەرەوەی کە بەڕاستی کاگە ڕێبوار ئەم هوتاف و دروشمەی ئەوە بەرزتان کردەوە کە سەری لە هەورە سوێ لەگەڵ ئەو هوتاف و دروشمانی کە تۆ واسی کاک بەرهەمیت لەسەرەکەی کاکە تۆ زانی هاوپەیمانی چی بە دەنگدەرەکانی خۆی کرد چی بۆوانە کرد کە لە گۆڕان و لە کۆمەڵ و لێگرت و دوای کەوتن یعنی کاگەتیانەتی پەیمانی کۆتایی هات بەرهەم سەرۆک کۆمارە و ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە تاو ئێمەش قبوڵمانە و لەگەڵ واقعیاتی پەڕین و نییە ئێوە هێزێکن حزبێکن لە دوو پارێزگای کوردستاندا ماون کەچی کێشە بۆ یەکی حکومڕانی باشووری کوردستانەکەی کەچی نوێنەرایەتی خەڵکی کوردستانی قسەیشی جوانە کەچی سوێنە حەزەکەی کاک ڕێبوار جێگری سەرگە حکومەتمانەوە ئەمە مشکلەکە خۆ بە خاوەنزانینی هەرێمی کوردستان لایەن پارتی دیموکراتی کوردستانەوە
ژەهرێکی زۆر کوشندەیە تووشی ئەم کۆمەڵگایە بووە و ئەتانەی بیڕژێنە ناو تاک بە تاکی هەرێمی کوردستانەوە. پارتی دیموکراتی کوردستان ئەو حەقەی نییە خۆی بە خاوەنی هەرێمی کوردستان بزانێت. بەڵام زۆری نییە لە ڕووی ئینتیخابیەوە زۆری نییە. ئەزانین لە چۆ زۆری نییە، تۆ بڕۆ بزانە لە سەدا چەندی خەڵک بەشداری هەڵبژاردننی کردووە، بزانێت لە سەدا چەند پارتی احترافی کردووە کە لە پشتی پەردەوە لە پەرلەمان 45 کورسی هەیە زۆری نەکەن زۆری نەش بن خوان بەخاون ناتوان خوان بەخاون بزانن. لە حیزب لە وڵاتێکی وەکو بەریتانیا کۆنسێرڤەتیڤ و لیبەر کە جاری وایە بە 1.2 پوین ئەسووتێن بەڵام خۆیان بەخاون نازانن ئەمان مافی ئەوان نیە. جا بەم باسی ئەوت بۆ بکەم، ئەمە باسی حرمەتە بۆ بکەم، باسی حرمەتە بۆ بکەم، ئەمە دانی زۆر بەڕاشکایی جواب بدەیتەوە. بێحورمەتی ئەوەیە کە لە سەحێلا و لە پردێ دەبابەی عێراقی بەسەر تەرمی پێشمەرگەی هەرێمی کوردستانە بڕوە بچی لە تەنیش هادی عامری و ڕاوەستی بڵێ من هاتووم هەڵەکانم ڕاستکەمەوە، یا بێحورمەتی ئەوەیە کە کەسێک وەکو دکتۆر بەرهەم حیزبێکی دروست کردو بۆ هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری نەخشاندی لە هەرێمی کوردستان کە شێوازی حکومڕانی حزبایەتی لە کوردستان بە چ نەوعێک دەبێت لە کاتی بانگشەی هەڵبژاردنە، یعنی دەرسێکی بە هەموو حزابەکاندا کە ئەبێ حزبایەتی لە کوردستان بەم نەوع ئەبێت دوور لە تونگوتیژی، دوور لە خوێن ڕشتن، دوور لەوانە. بۆیە ئێوە هاتوون باسی حرمەتەکەن لە کاتێکا ئێوە گەورەترین بێحورمەتیان بە هەرێمی کوردستان. ئاخر کاکە سەرۆکەکەی جەنابی ساڵێک لەمەوە پێش سەرۆک مەسعود بەرهەم دکتۆر بەرهەم ئێستا سەرۆکەکەی دکتۆر بەرهەم نەیوت ئەگەر من بۆ پۆستی سەرۆکۆماری چوومەوە ناویەکێتی بێحورمەتم دکتۆر بەرهەم بۆ پۆست سەرۆکۆماری نەچێتەوە ناویەکێتی بچم مقابلەی خەندان بۆ بێنم کەواتە ئەمە یەک شتێ مقابلەی خەندان نییە. کاکە وتی من ئەمە بکەم بێحورمەتم جۆ بگرە کردی کاکە کرد سەرۆکەکەی تۆ ئەڵێ ئەگەر سەری گرت نعمەتە، سەری نەگرت من شێتم وەرن بۆ باسی پردێ و محمودیە و خەلاوکە زانی کاگڕێ سەر ڕیفراندۆمی ئەو پێشمەرگەی کە بەری بە دەبابەکانی حکومەت عێراقی گرت پێشمەرگە زێرەبانی پێشمەرگەی بوون ئەوەی کە ئەچێ لە لای هادی عامریشەوە ڕاوەسێ ئەڵێ من هاتووم هەڵەکان بڕاستکەمەوە سەرۆکەکەی ئەزانین هاتوومانە ئەگەر عێراق ئامادە بە هەڵەکانی ڕاستکات ئێمە ئامادەین لەگەڵ عێراق جارێک تر دابنیشینەوە بەنەس من هاتووە هەڵەکان بڕاستکەمەوە. ئەمە قسەیەک نییە باسی میدیاکان هەیە. من لە سەردای بەرنامەکە بە تۆم وتم ئەم وتافانە کۆتایی هاتوو، ئەگەر ئێوە بەم وتافانە سیاسەتکەن هەڵبژاردننی داهاتوو کورسی پەرلەمانیمانەفی ئێمە ئەوەیە ئەمە تۆوارەکرێت ئەبێ پارتی بڵێ من بۆ کاک شۆڕ هیوادارم لە دوای هەڵبژاردننی داهاتوو داوەتم کەی پیشانە بەم کەمە 4 کورسی پەرلەمانیمانە بێت ئەم جۆرە تەزویر کردو ئەجینازیەوە ناتوانن لە ئێستاوە پێشبینی بۆ 4 ساڵی تر ئێشتا حکومەت دانەمەزراوە تۆ چۆن دەی لاف و گەزا بۆ لێ دەی کابی بە 6 کورسی لە کاتێکە یەک جار عقلێتە هەژارە لە کاتێک سیاسەتی پێەکەم عقلێتی هەژار ئەم بەڕێزا قسەیەشی کرد کامیان بێحورمەتیە ئەوەی بچی بە تەک هادی عامریەوە ڕابوەستی ئەو پیاوەی کە متهمە بە زۆر تۆمەت بە تایبەتی لە 16 ئۆکتۆبەر هەر بەناو ئەرشیفی ئیعلامی ئێوەدا بچینەوە دنیایەک شت دەبین لەسەر حەشدی شعبی و هادی عامری و چی ڕاست لەسەر کەسێک کە زۆر لە کورد ئافرین بێحورمەتی ئەوەیە تۆ بە تەک هادی عامریەوە بوەستی یا پێشوازی و پێشوازی لە تۆ بەرهەم نەکەی و شەڕی تۆ بەرهەمکەی بێحورمەتی یەک شتێک پێ بڵم جارێ لە پێش ئازانی هیچ کەسێک لەو برادرانی کە زۆر جاوە خۆیان شایان زۆر دڵسۆزن بۆ وڵاتە ئەو حرمەتیان بەرنەکەوت کە وەکو ئێمە لە پردێ و لە سحێلا و لە مەحمودیە کەرامەتی حەشدی شعبی ماشکان و ڕامانگرتنەوەی کە هاتن لەوەی کە هاتن شکانمان شکانمان و خۆفرۆشی خەڵک ئەزانی بام قسەکانم بکەم ئەزانی هەموو کەسی ئەو حرمەتی بەرنەکەوت کە ئێمە بەرمانکەوت لە پردێ و لە سحێلا حرمەتی جەماعەتی هادی عامری و فلانمان کوشکان بەڵام کە شۆڕش کێوەی کرد ئێمە بچینەوە بۆ بەغدا ئێمە ریفراندۆمان ئەنجامدا ئێمە یەک ڕێزی نێماڵی کوردمان پاراست ئێمە هەموو هەوڵێکمانە کە خەڵک خۆی نەفرۆشی خەڵکی خۆی شەرنیە دکتۆر بەرهەم خۆی ئێمە ناتوم ئێمە ئەسڵەن بەرهەم منافسی خۆمان نازان بەڵام کە شۆڕش خەڵکێک هات لە وڵاتە خیانەتی کرد شەڕی دروست کرد و بەڕاستی ئەم سیاسەتە خراپە هەرێمی کوردستانی 100 ساڵی نایە دواوە دەنا هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر باشە زۆر باش بوو زۆر باش بوو 4 ساڵە لە سەردەمی ریفراندۆمە کاکە بەڕێزا لە 1993 خەڵکی کوردستان بەڵێ بەسەر بەخۆ ئەم قسەی بکردایە
بە ئاسانی یعنی ڕەنگە لێمان قوبڵ بکردبێت قسەی بکرد ئەوەی کە دۆخی هەرێمی کوردستان پێش ڕیفراندۆم زۆر باش بوو زۆر باش بوو بەڵێ بەدڵنیایەوە لە ڕووی سیاسیەوە تەواوی خاکی کوردستان لەژێر قەڵەمڕەوی پێشمەرگەیە هەرێمی کوردستان لە پێگەیەکی سیاسی بەهێزا بوو ئابووری قۆناغ بە قۆناغ بەرەو پێشەوە چوو جارێکتر بەرەو پێشەوە بچێ و ئێمە بەرەو ئەوە ڕۆشتین ڕیفراندۆم بکەین ئاسی نێودەوڵەتی پێشوازێکی باش لێ مەکرا بوو خەڵک لەوە تێگەیشت بوو بەدڵنیایی و 16 ئۆکتۆبەر خیانەتێکی نیشتیمانی گەورەیە و بە تەیۆڵیانەوەیە ئەمڕۆ یاسبێنی باجەکەین ئەمڕۆ مێژوو بۆیانە نووسێتەوە ڕەنگە یاسبێنی ئەزانی باجیان ناوە کاک باجی زۆریان ناوە ئەوەی کە پارتی خەڵکە پێم وتیوتم بەشێ لەوەی کە پارتی 45 کورسیێنە لە پەرلەمانی کوردستان ئەگەر بەشێکی ڕازگۆیی پارتی لەگەڵ بەڕێنەکانی بەشێکی سزادانی ئەو خێزانە بوو کە 16 ئۆکتۆبەریان دروست کرد بەشێکی سزادانی ئەو ێزانە بوون دروست بۆ قبوڵیشی ناکەی حەقەدەوە نییە حقیقت تۆ چوو بۆ هەولێر بۆ دهۆک بەراورد بکە بە سلەیمانی کاکە فەرقەکە باسی 16 دوو هەموو کە زەزانی 16 ئۆکتۆبر چێ کردی و نەتیجەکە باسی 16 ئۆکتۆبەرەکە بە درێژایی مێژووی پارتی جا ئەم قسانە بوو من بازمەکە بڵێ وڵا شۆڕشێکمان لەسەردانا و ئەسڵ و ساسی نێوشتانە لای من ئێستا سەرۆکەکەی جەنابەت لای ئەرشەد ساڵحی ئەڵێ ئێمە ئامادەنین جارێکی تر کەرکوب گەڕێنەوە سەر کوردستان و بەڵام ئەڵێ ئێمە دیفاع لە هەوی کوردستانیەکەن منیش ئەتوانم عەرەبەکانیش لاریان لەوە نییە تۆ هەوی بەغا بکەی بە هەویەکی کوردی بەڵام ژێر دەستی حەجی شعبی و شیعە بێ یعنی ئەمە مبەڕیر نییە بۆ قسانەی ئەو ئەچێ ئەم سەردانی کاک مەسعود بۆ بەغا کردی بەڕاستی لە شکۆی خۆی لە شکۆی کوردستان لە شکۆی پارتی دیموکراتی کوردستانیدا ئەو کاک مەسعودەی کە ئەهات ئەیود من بەشێت دابنێن ئێستا هاتووە ئەوێ پەیامێکی عەقلانی ما پێ بڵێ کە لا ئێمە پەیامێکی عەقلانی نییە پێم بڵێ پەیامی یەکڕێزی و تەبایی ئێوە لە هەرێمی کوردستان بەچوون بە دەستی مالیکیە یاخود پێشوازیکردن لە دکتۆر بەرهەم واز لەو بێنە دکتۆر بەرهەم هەر شتێکی کردووە پێشوازیکردن لە ئەو پاراستنی تەبایی نێوماڵی کوردی یاخود زۆر باشە هادی عامری و مالیکیە زۆر باشە ئەو مالیکیەکی چووە بۆ بەغدا زۆر باشە بۆچی لەم کاتە ناسکو هەستیارەدا دکتۆر بەرهەم دەچێت بۆ ئیتالیا تێخۆ لە بەرامبەریشدا ئەم پرسیارە ڕەوانیە دکتۆر بەرهەم بۆ دکتۆر بەرهەم سەرۆکۆماری عێراقا ئەگەر ئێستا کاک مەسعود بێ بڕوا بیبێنێ ئەمە باسی حقیقەتێکت بۆ کەم ئەبێ موعید وەربگرێ و کاک بەرهەم ئێستا سەرۆکۆماری عێراقا ئەبینن لەو وڵاتانە چەند بە شکۆ لە مێژووی دروستبوونی عێراقا ئەوەنەی ئەم 50 ڕۆژەی دکتۆر بەرهەم نەشاتاتی بەخۆ نەبینیوە و ئەو ڕاپرسیانەی کە کراون لە هەموو وەبسایتە عەرەبیەکان دکتۆر بەرهەم نێشاندوێتەوە کاری مام جەلالە ئەگەر ئەوەی ئەشیکا لەوانەیە بەشێکی لە مام جەلالەوە فێر بوو بێ لە مام جەلالەوە فێر بوو بێ بەڵام کە ئەچێتە ئەو وڵاتانە سەردانەکەوانە ئەمە شەرت نییانی هاتوۆتە ئیتالیا خۆ ئەتوانێت جارێکی تر ببینێ بەڵام ئێستا پارتی هاتووە هەولێرمان لێ مەمڕۆشتنەکەی هەڵهاتنەکەی پەیوەندی بەوە بوو کە بارزانانی ئامادە نەبوو ببینێ دکتۆر بەرهەم نەیبینی دڵنیا بلەوە چەند پێویستی بەوەیە کەسێکی زۆر سادە ببینێ ئەوە نەپێویستی بە کاک مەسعودە ببینە ئەمە ئەو پەڕیشانازیە بۆ کاک بەرهەم کە باسی یەکڕێزی نەتەوەییەکەی باسی یەکڕێزی ناوماڵی کوردەکەی کاک بەرهەم لەو پەڕی ململانەیە دێ جوێنادا بە قسەی هەموو دۆست و لایەنگرەکانی بە قسەی هەموو یەکێتی بە قسەی هەموو گۆڕان دێ لێرە هەڵتە گەچێت لەسەری ڕەش بە کاک مەسعود دەڵێ وەرە با ڕێک بکەوین وەرە با تەبابین وەرە با ئێمە یەکڕێزی بپارێزین پێم سەیر ئەمە شانازی بە هەموو گوڕ و توانای خۆت دیفاع لە بەرەم ساڵحێکەکەی کە بەشێکی زۆری حیزبەکانی لە هاوپەیمانی ئێستا نەحلێت بە هەموو شێوازێک فێر نەبوو کاکە بڕۆ ئەو دوو ئەندامی سەرکردنیان لەسەر ئەم فێری ئەو تەشیرەزانی سەرۆکەکەی تۆکە ئەزانی ئەفسە پێ بڵێن کەس ناتوانێت عەلی سەرۆکەی مە بکە حەزەکەم ئوسولی قسەکردنی خۆش بگرە ئەحترامی فەیسبوک نییە حرمەتی زۆر مهمە سیاسەتی گێژارانە بەڕێوەکانەوە ئەگەر قومی بێگانە یا لە حیوارە ئەگەن ئەم نەتیجەیە
زۆر بازاڕیانە قساکەی بازاڕی ئەوەیە کە زۆر بازاڕە لە قساکەی کاکسەر بەس بەجددی پێم سەیرە وشەی نەحلەتی بەکارنێنە ئەگەر نەحلەتی لە لای ئێوە باوێ لای ئێوە باوێ لەسەر بڕۆ لە هەڵدامان هەڵپەیمانی پرسە قبول ناکەم باسی شانازیە بۆ دکتۆر بەرهەمێک شانازیە بۆ دکتۆر بەرهەمێک 37 ساڵ بۆڵی هەموو سەرکردانی ئەمە بێحورمەتی نییە کاتێک کە ئێوە کاکە بڕۆ محەممەد ڕۆڤیانە کە لێگەردوو ئیسلامیەوە من بۆ خۆم حەق بە خۆم نادەم کاکە ڕێبوارکەریم ئەگەر کاگنێچیری زاوا و ئامۆزا بەیانی بڕوا حزبێکی تر دروستکە من حەق بە خۆم نادەم بێم قسە بکەم بەیانیش بڕاتەوە بەلای کاک مەسعود ئەمە تێڕوانینی سیاسی خۆیەتی لە کاتێکە ئەگەر زەرەتەواتیەکان ندا خیانەتی نیشتیمانی دەکات ئەتوانم من بەیانی ببم بە سۆشیالیست ببم بە حسێک ببم بە کۆمەڵی ئیسلامی بەیەکگرتو لە کاتێکە کە من زەرم بۆ حسابی مەبادی مەبادی چییە؟ جاری هاوپەیمانی بۆ دامەزرا بوو هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری ئامانجی کێشانەوەی هەموو لایەنەکان بوو هاوپەیمانی خۆی ناوەکە یانی چی؟ ئێستاش ئێستاش لە ناوی کرد بەڵێ کردی لە خۆناغێکای هاوپەیمانی لەسەر شکۆی هاوپەیمانی کەپرە برنجە بۆ سێ مانگ بوو قسە لەسەر سەردان و شکۆی سەرۆکەکەتە لە بەغا کەپرە برنجە شکۆی من فەرشی سووریان بۆ داخست فەرشێکی سوور 100 مەتریان بۆ داخست بۆ خۆیان فەرشیان بردووە لە تارەکی خواندا عیبە سەرۆکێک بگاتەوە ئاسەکەیەوە بە سەرۆک نایە من لای من سەرۆک نییە عیبە بگاتەوە شانازی بۆ کەی فەرشانی سووری بۆ داخراوە تۆ ئازادی لەو بە سەرۆکی نەزانی بەڵام سەرۆکی من کاک شۆڕش کاکە من پێشکەشکارم لەو سەرۆکی پارتیە سەرۆک لە بەغاوەکو سەرۆک پێشوازیکرا و ڕێبەری خەڵکی کوردستان پێشوازیکرا بەشێکی گەورەم تایی کە لێوە هاتوو پەیوەندی بۆوێ یعنی ئەم سەرۆکەی کە ڕێفراندۆمی کە بە سەرۆکی ئەو سەرۆکەی کە کاکە ئەمری گرتنی هەبوو لە بەخ ویسان بیخەنە ئەو فەرشە سوورە ئەوە لە فەیسبوک بڵاوەوە لەوینەکان فەرشە سوورەکە خۆیان بەجددی عیبە ئێوە سیاسەت نەوەستە جاری مەرجی سیاسی کاک مەسعودتاندا بەڵام کاک مەسعود لە گەورەترین دەواازەوە لە بەغدا پێشوازی لێکرا ڕغمە ئەنفیکم ئەوەتان پێ قبوڵ ناکەی ئەوە بێگومان ئەمەم نووسیوە ئەو کاتێک کە کاک مەسعود بە حیزبێکی بەرەکانی کوردستان بوو ئەو کاتێک کە پارتی دیموکراتی کوردستان پێگەکەی لە دەست نەدا بوو ئەو کاتێک کە شکۆی کاک مەسعود لە وڵاتانی اقلیمی نشکابوو حیزبەکان بەرزکرا ئێستا قایدی کوردە سەردانی سعودی کرد ئێستاش پێشوازیەکەی ئاستێکی خراپ نەبوو من ئەو کاتە دەست خۆشیم لێ بەڵام ئەم جاریان دان بەم واقعیان جاریان ئەو پێشوازی لە کاک مەسعود کراوە لە ئاستێکی هێندەرزما بوو ئێستا هیچ شتێک نییە قسەی لەسەر بکەین ئەو فەرشە سوورە سێمانی ئەوش کێشەیەوەنی پارتیە وەکو سەرۆکی پارتیش چوو بوو لێگەڕێ بێگومان وەکو سەرۆکی پارتی چوو زۆر چاکە ڕەنگە خۆشتان ئینکاریەوە بێگومان سەرۆکی کاک مەسعود ئێستا پێگەی دەوڵەتی نییە باشە بەڵام سەرۆکی حیزبێت سەرۆکی حیزبێت کاک شۆڕ سەرۆکی حیزبێت چۆن دەچێتە بەغدا چۆن پێشوازیە کرێ لە چی ئاسێک پرۆتۆکۆلیا پێشوازی هەموو ئەمانە سەرۆک وەزیران پێشوازی کرێ سەرۆکی پەرلەمان چۆتە مەتار ئەزانی سۆزی ئەخلاقتانە بێ کاکە سەرۆکی پەرلەمان لە مەتار من هادی عەمری کێیە زمانی یەکشت پێ بڵێن زمانی گفتوگۆ بەڵام ئەخلاقی ئەزانی شەهیدەکانی بکەی خەڵکی لە خوێنی شەهیدەکان نەچی لەگەڵ حەشدی شەعبیە ئەو سیاسەتەی جەناب دەیکا ئەخلاق ئەوەیە خەڵک دەمان بینێ بەدڵنیایەمان بینێ بەڵام ئەو سیاسەتە وشەی ناشرین بکارێن دۆڕاون شتێکا دۆڕێن ئێمە دۆڕاوین بەڵێ بێگومان حیزبەکەتان داوا جێگری سەرۆکی حکوومەت لێمە نەکات بۆ لێەوە حیزبەکەتان حکوومەتەکەی لێەوە دەفەرمووی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری ناکات با بڕۆ حکوومەت بکبێنێ دیاڵەدێ پێشێنی ئێدە بڕۆ نیوەدانێکمان پێ پێکەێن چێ دەستی گرت شەڕی ناخۆ دروست مەکەن پێ پێکەێنە لە ڕوو قانون وەڵا جارێکی تر شەڕی
ناوخۆ حرامە بڕواناکەم کەس بیر لە شەڕی ناوخۆ والله ئێوە 16 ئۆکتۆبرتان کردووە بەڵام ئێوە شەڕی ناوخۆچی ئاپتان کردو مێژووی پڕ لە خیانەت ویستم نەچمە ناو مێژووی پڕ لە خیانەت بۆ بسەلمێنم سیۆشیا باشترین سیاسی بۆ کە هەڵاتن لەژێر دەستی حەزبێکی کوردیە خۆ فرۆشتن بە دژمنەکەت کە شانازی بۆکەی پارتی دیموکراتی کوردستان بە حیاتی نەویستۆ کەرکوب بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئێستا خۆتان مەکەن جارێکی تری یۆ ناگەڕێت پێگەتان نیەوە ئەیبینی ئەم جارە کەرکوب بەبێچێت ماچینە ناوی هەر بڵێن ئەیبین جاخوایەکە ئەو کاتە کە بینی پەرلەمانیش بینی کە بینیمان ئەو کاتە قسەی لەسەر بینیت کە بینی پەرلەمانمان نبینی چلو بەنجەکەتان بەدڵنیایە پێتان ئەڵێم 15 بۆ 20 کورسی تەزویر بۆچی قبولەکەن 15 بۆ 20 کورسی تەزویر ئەزانی چۆنە واقعەکەی لەم هەرێمی کوردستانە یەکەم جار تو جەناب پێ دوتم ئەم وڵاتە وڵاتی بەریتانیا نیە بۆچی قبولەکەن ئەم وڵاتە وڵاتی بەریتانیا نیە پارتی دیموکراتی کوردستان لەسەر سەرۆکی پەرلەمانێک ئامادە بوو خوێن بڕێژێ ئێستا ئەو لایەنانەی تر لەوانەی لە عەقڵانی خۆ لە عەقڵانی بوونی خۆیان لە ینی تێفکرینی قوڵتری خۆیان نانەوێت جارێک تر شەڕی دەستەوە لەگەڵ کاغڕێ بەڕسات لێ دەکەم با پرسیارێک لە کاک سەربەز بکەم دنیایەک پرسیارم ماوە کاتیش کەمیشمان ماوە کاکە زۆر باشە کاک سەربەزجان خەڵکی هەرێمی کوردستان حەقی خۆی نییە پرسیار بکە لە پارتی دیموکراتی کوردستان وەلێتان بپرسێ ئێوە جورئەتێکی زۆر گەورەی سیاسیتان هەیە بۆ ئەوەی لەگەڵ ئەوانەی کە تا دوێنێش بە نەیاری کورد نەیاری سەرسەختی کورد ناوتان دەبردن گفتوگۆ بکەن سازش بکەن سیاست بکەن وە دوازاریش بینیمان لە لووتکەدا بەڕێزکاک مەستوور بارزانی چوو بۆ بەغدا ئەم ئێقدامەتان بۆچی لە ناوەخۆی کوردستان لەگەڵ هێزە کوردیەکاندا نییە کاش لە تۆ دەکەم باقسەکان شۆڕژ لە 72 ساڵی لە تۆ دەکەم بە ئەو لە 72 ساڵی خەباتی پارتی دیموکراتی لە 72 ساڵە ئێمە هیچ وەختێک مفاوضاتمان ڕەت نەکردوت ئەوە حکومەتی عێراقی بوو ئەوە حکومەتەکانی بە شروطی نیشتیمانیەوە بە شروطی نیشتیمانیەوە بە شروطی نەتەوەیەوە ئەزانین لە 72 ساڵە ئێمە لەگەڵ حکومەتی عێراقی سەدان مفاوضاتمان هەبووە ئەزای خدە من حکومەتی عێراقی مفاوضاتەکەی لەگەڵ حکومەتی عێراقی مفاوضاتمان ڕەت نەکردوتەوە و لە هەرێمی کوردستانیش یەک جار نەشویا مستەفا وتی 4 ساڵی ئەرەم ئێمەشتمان فەرق یعنی لە هیچ شوێنێکە ئێمە هۆکاری پەرتەوازەبوون لە دوون نەبووین لە هەموو شوێنەکانە ئێمە هەوڵمان ناو بە ئاشتی بە تەسامح بە تێگەیشتن لە پشت ئێمە بڕوە بەڵام ئاشتی هەبێ بەڵام یەک ڕیزی هەبێ بەڵام تەبای بێ لەگەڵ حیزبە سیاسیەکانە ئێستا ئێمە سەردانی کردین شوانی کوردستانمان کردووە سەردانی بزنەوەی گۆڕانمان کردووە ڕەنگە سەردانی چەند حیزبێکی تریشکەین و هەوڵ دەدەین ئەم حکومەتە حکومەتێکی هاوپەیمانی زۆر باش بێ ئەو هێزان چەند هێزێکیش خۆشحاڵانە ئەویان ڕاگەاندوو کە بەشداری نەکەن لەم حکومەتە زۆر باش بە ئۆپۆزیسیۆنیش هەبێ لەم وڵاتە بۆی ڕەخنەمان لێ بگرێ بۆی بەشداری پرۆسە سیاسیەکە بکات من وەڵامی ئەو سەرۆکی پەرلەمان بمەوە سەرۆکی پەرلەمان خوازۆری لەسەر گوتراوە بەڵێ باش بەخوازۆری لەسەر گوتراوە کۆتایی بیا تەواو باش بێزار نەبوون بێزار لا تۆ باست ئەوە خۆتان بێزار نابنا سیرکات چۆ کۆتایی پێبێنین ڕەنگە دکتۆر یوسف خۆشی کۆتایی پێ نابێت بەتەڵ بەدڵنیایی تەواو خۆش کۆتایشی ئەو سەرکە کاتەکەشی کۆتایی زۆر باشە ئەم هێزال سەرڕای ئەوەی کە یەشێتی نیشتیمانی کوردستان دیار بوو لە 16 ئۆکتۆبەر چی پێ کرد باشە ئەسڵەن نەخشەکە وا بوو کە هەولێریش داگیر بکرێ بەڕێزم بەدڵنیایی باشە لە دوای کمی حەجی شعبی تەسویریشانەکە یعنی ئەمە ساعتی شوێن ئارتیش زۆر چاکە سەرڕای هەموو ئەمانە پارتی دیموکراتی کوردستان درێژەدا بەچی بە هەرچی ڕێکەوتن و هاوپەیمانێتێک کە هەیە لەگەڵ یەشێتی نیشتیمانی کوردستان و ئێستاش یەکەمین هێزێک ئاگە بە هەڵەدا نەچوو بووم دوای ئەم سەرکەوتنە گەورەی پارتی کوردستان پارتی دیموکراتی چه سەردانی چه یەشێتی نیشتیمانی کوردستان هەروەها بزوتنەوەی گۆڕانیشە و من دڵنیاشم سەردانی هەر یەک لە یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی و حیزبی شیوعی چێش دەکات ئەو سیاسەتی عەقلانیەمە ئەو سیاسەتەیە کە 45ەکەمان بۆ پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنی گۆرەی بەدەستێنێ نام بە سەرکەوتنی گۆرەی نازانم لەبەرەوەی واقعی هەرێمی کوردستان دیارە خۆشیان بەڕام بە دیموکراسی هەیە تەنانەت خۆشیان بڕۆیان بۆ ئەنجامەیەکی هێناوێن ئەمە قسەیەکی ترە زۆریش باوەڕمان پێێتی زۆر و باش خەڵک باسی نەتیجەکە کە بەڕاستی ناکارەوە زۆر باوەڕ پێی دڵشمان بێخۆش مۆزوعی تەزویرات و ئەوانە ماوەیەکە لێرە و ئەزانن کە تەزویر کراوە بەڵام دوایەوە قبوڵەکرێ پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنی گۆرەی بەدەستنێناوە پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتای بەرنامەکەی وتم نابێت بە هیچ جۆرێک بە هیچ لۆژیکێک بیر بکاتەوە کە ئەم خاوەنی ئەم کوردستانەیە لە کاتێکە ئەگەر حاسیبەیە بێنی لێرە دایبنی زۆر بە ئاسانی لە کوردستان زۆر بە ئاسانی ئەزانی کە پارتی دیموکراتی کوردستان نەک زۆری کەمینەش هێزەکانی تر لە دەروی پارتی کوردستان یەک پارێزگان لە بەردەستەکە شاری سلەیمانی وێرانیان کرد
جا من ئەزانین بۆ خۆی بەخاوەنی کوردستان بزانێ ئەم کوردستانە ئاوادانی کە من خۆزگا ئەمە بەرنامەیەکی ترمان کردایە لەسەر ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان تەسیراتی نەگەتیفی پارتی دیموکراتی کوردستان بەسەر ئەم زۆنەوە چی بووە چۆن ئەم زۆنەی سزا داوە چۆن بە هەموو جۆرێک دژایەتی ئەم زۆنەی کردووە هاوازی هێزەکانی تریش بەیەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە بەرامبەر پارتی لە ڕابردووە بۆتە سەبەبی ئەوەی کە لەم زۆنەیە وەکو پێویست خزمەتگوزاری نەکرێت ئەمە قسەیەکترە بەڵام بڕیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە گڕوتینێکی تر لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان جارێکی تر چۆن لە بەغا لە پۆستی سەرۆکاتی کۆمارە نابەرزکرا بەرامبەر بە پارتی یەکەم جارە یەکێتی دەیان جار لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووان نای بەرز کردوتەوە بەڵام سەرکەوتوو ئەم جارە یەکێتی وتی ناکەی گەیاندە جێگای خۆی و ئەیبینین لە چەند ساڵی داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆنی سەوزە ئەگەر بەم عەقڵێتە ئێستا بەردەوام بێ ئەزانین چ خزمەتگوزاریە گەیەنێتە زۆنەوە ئەوەی کە ئێستا کراوە هەموو ڕخنەکان لەسەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەجێ بەڵام لە کاتێکە کە تۆ خۆت بە خاوەنی کوردستان زانی ئەی بناکەی باسی بێ خزمەتگوزاریەکەی لەم کاتەیە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکەی بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی لەدایک ساڵە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەی بناکەی بەڵێ باش ئەزانی کاک شۆڕش من لە سەرەتای بەرنامەگەشتم خۆشحاڵم بۆی کە خەڵک بەرچاوڕۆشنە بە تایبەتی لە زۆنی سلێمانی لە هەڵەبجە و گەرمیان و سلێمانی و ڕاپەڕین لەوەی کە بەڕاستی ئێستا بەباشی لەوە تێگا کۆمەڵە حیزبی سیاسی سیاسەتێکی فاشیل و ئیفلیس بەڕێوە بن کە زۆر جار ئەمیش لەژێر قسەکانی ئاماژەی بۆ کاکاڵێ بوون منە یەکێتی و حیزبەکانی تر لاواز بوون و کۆتمەژێر کاریگەری ئەزانی زۆر مهمە و نەچوونی خەڵک بۆ دەنگدان لەم سنوورە بەڵگەیەکی زیندووە لەسەر ئەوەی کە بەڕاستی کارتی سووری بەڕوا بەرزکردنەوەوانێ و کورسەکانی پارتی گەیانە 45 کورسی و ئەمە ئەزانی کاک شۆڕش ئەوەی کە بوون منە ئێمە خۆشحاڵین بووی کە لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان خەڵک بۆ وەستەوە خراپ بێت ئەزانی یەکشت پێ بڵێم زەویەکانی سلێمانی بەس باسی زەوی سلێمانی لە سزادانی سلێمانی درا بە خەڵکی سلێمانی خەڵکی ئەم شار و ئەو شار و خەڵکی ئەم کووتلە و ئەم باڵ و ئەم دەستە ئەو تاقماتۆ زەوی شاری سلێمانی بەسەر دابەش کردو ئەمە پارتی دیموکراتی زەویەکانی سلێمانی دابەش کردو بەسەر خەڵکی سلێمانیە مناقەشەکە مەکەرەوە بۆ زەویەک دابەشکراوە بە فڵان شوێنەوە مەهێنەر سەر ئەوەی کە عرضێکی ڕۆکی درا بە فڵان کەس نازانم برادێرێک باقسەکەم تاوەکەم کاکە لە ئاستێکی باشە گفتوگەکە بە ئاستێکی وا بێت زانی ئەو بەڵگەیەکی منطقیە لەسەر ئەوەی کە بەشی زۆری زەویەکانی شاری سلێمانی ئێستا خەڵکی سلێمانی کرێتی لە سلێمانیا بەڵام خەڵکی ئەم شارۆ پارێزگار نەک لەسەرەوەی کە ئەیانە خزمەتی بکەن لەسەرەوەی کاک فڵان و کاک فیسار کام باڵ و کام باڵ ئێوەی خزمەتی خۆی بکە ئێوە جەماوەڕ بخۆی دروستکە زەوی سلێمانی مەسەلەن تەخشان کردووە دەگوترێشتی تر هەیە مەسەلەن فڵان کۆمپانیای نەوەدەوە هی فڵان بەرپرسی فڵانە حیزبە و ئەزانی خۆ لە سلێمانیش کۆمپانیانەوەتی هەیە لە گەرمیانی شێوە ئەزانی کاکە شۆڕش پێ بڵێن خەڵک تێگەیشت لەوەی کە بەڕاستی پارتی بەشێکی گەورەی لە بەڵێنەکانی کردو بە کردار و لەو شوێنانی کە خەڵک پارتی کە خەڵک لە ماوەی 4 لەو شوێنانەی ناشتیوانی کاکشۆڕش لەو شوێنەی کە خەڵک دەنگی بێمە لە دەنگدانی بێمە پەشیمانیە بەڵام خۆتان چی لێ هات کاکە ئابووری سەر بەخۆمان ئەوەتانە 5 ساڵ حکومەتی عێراقی گەمارۆ گەمارۆ بەڵام لەوەی کە حکومەتێکی گەورەی وەکوی عێراق بەڵام ئەگەر ئابووری سەر بەخۆ نەبووە ئەگەر ئابووری سەر بەخۆنەوە ئێمە ماتوان یەک مانگیش نیوە موسە بن بەخەڵک زۆر باش بام پرسیارێک لەبەر ئەخەوەرانەوە من بەرەوە زۆر چاک ئەوە بۆ خەڵک لێگەڕێ خەڵکی زانێ خەڵک ئەوەتانە 5 ساڵە بەڕوو موسەش بینە ناومان بەڵام ئەگەر ئابووری سەر بەخۆ نەبووە بەزانی کە توانیمان شانازی بەوەکەی کە خەڵک نوێنەرەکانی تۆ حداکردنی حداکردن ئەوەیە کاتێک هاتن بەشێ لە بەرلەمانتانە حیزبەکەی تۆ چوون بەمانیشیانەوە موچەکە ببڕە قسەرێک بەڕێزەکەم کاتمان کەماوە بەڵێ باش دەگوترێ یەشی لەو شتانەی کە هەمیشە ناکۆچەکان دوازار زۆر قوڵ دەکاتەوە و بۆتە خەسڵەتێک لە پارتی دیموکراتی کوردستان هەرمێژووی پارتی دیموکراتی کوردستان بە قسەی هەندێک بێ وای هێناوە کە هەمیشە کێشەکان بە شەخسەنە دەکات باشە وەکوچی ینی بنمونە لە ماوەکانی ڕابردوو لە دوای 2023 کاتی کێشە لە نێوان هەرێم و بەغداد ڕوویدا ئەوەندەی کێشەتان مەسەلەن کرد بە کێشەی هەرێم و
ئیبراهیم جعفەری ئەوەندە نەکرا بە کێشەی مەنمونە جێبەجێکردنی دەستور دوایی کێشە لەگەڵ مالیکی خۆی خودی مالیکی ئێستاش هەموو کێشەکانتان بنم لە لەگەڵ بەرهەمدا کۆ کردن باش ناخێرانە شتیوانی کێشمە لەگەڵ دکتۆر بەرهەم نیێزانانی شتێ بڵم کاک شۆڕش ئەو برادرە خۆی حەزی کرد دکتۆر بەرهەم دەناو مۆزەوە یەک شتێ پێ بڵێم کاک شۆڕش ئەگەر ئێمە کێشەمان لەگەڵ مالیکی بۆ ئەگەر جعفەری هاوچی ئەگەر کێشەمان لەگەڵ عەبادی هەبووە ئەگەر هەرێمی کوردستان لەبیریەتی کە ئەزانێ پێ سەرۆگۆزیران گۆڕاوە لە عێراقا یعنی ئێمە لەگەڵ هەر پێنجیانە کێشەی ناکو شخصیمان هەبوو نەخێر هەموو جارێک کاک مەسعود بناوی هەموو میلەتی کوردەوە دەیگوت ئێمە ئامادەنین کە بچین بۆ بەغدا بەشداری لەوەتی کاک مەسعود هەیە لەوەتی کاک مەسعود هەیە لە دەشە مسابینم قبولی ناکەم نێزانی لە پێگەی سەرۆکاتی پێگەی سەرۆکاتی قبولی ناکەم ئەردۆغان چی لێ کردی بەرامبەر بە مالیکی لەوەتی ئەو کابرا هەبین لە تەشەبوسە یەک قبول نەکردمی قبول ناکەمی بەگەیاندا جێگای خۆ گەشتی قبول نەکردم حیزبێتی گەورە قبولم کردەوە جوابی پرسیارەکەی جەنابەت ئێمە ئەگەر لەگەڵ مالیکی کێشەمان هەبوو لەگەڵ عەبادی چێک لەگەڵ عەبادی کێشەمان بوو لەگەڵ ئەوانی ترچی ئەزانی کاکە شۆڕش ئێمە ئیشکالی جێبەجێنەکەی دەستورمان هەیە سەرۆک کە لەو ماوەی ڕابردوو چۆتە بەغدا جارێکی دانیشتن کراوە دووبارە باز لەوە کراوە ئەگەر ئێمە ریفراندۆممان کرد لەبەر ئەوەی کە دەستور جێبەجێ نەکرا لەبەروی کورد بەمەفرەکانی شار نەبین نەخێر پەشیمان نین دەستور ئێستا هەیە ریفراندۆم هەیە نەتیجەکەی خەڵک دەنگی پیاوە دەنگی خەڵک بەدەنگی خەڵک لای تۆ ڕۆژاوتە بەرزانێکی تۆ نەخێر ڕۆژاوتە باسی ئەزانیات بۆ ناکەم کاکە سەکانی ئەوان وەرجێ ریفراندۆم بە دەنگدانەی خەڵک نێچیروان بەرزانی چۆن حەقیدا بەخۆی لە فەڕەنسا لە بەردەمی سەرۆکی فەڕەنساوەتی کۆتاییە شتێک هەڵەوە شاوت کاکە زانانی چۆنە بۆ بەرچای خۆتان بەرچای خۆمان تاریک من ئەزانم ئێوە لە مێژووا خراپن بۆیە باسی 20 ساڵتان بۆ ناکەم لە سەرەتای بەرنامەکە بکەم کە تۆ لەبیر نەچووێتەوە کەس لە مێژووا باش نییە دەتۆ جوڵان پرسیارەکەم هەی بۆ چی وسیە با بە حیزبەکەی تۆ بە تەزویر بیسیە کورسیە ناوە کە لەگەڵدا دانیشتێ دەسپاس بەڵام باری تەزویری پێ بڵێم سەبارەت بە کێشەی ئێمە لەگەڵ بەغدا کێشەی مادە 100 کێشەی جێبەجێنەکردنی دەستور لەگەڵ میلەتی کورد کێشەتانچی لەگەڵ کێشەیەکمان نیە گە میلەتی کورد کێشەی لەگەڵ ئێمە بۆچی دەنگمەیە هەموو کەس بێتە پارتی ئەوان کێشیان نامێنێت ئەگەر ئەم هێزە ئەگەر خەڵک کێشەیە بۆ لەگەڵ لەگەڵ هێزەیە هێشتا ئەزین چۆنە من پێم وتی بۆچی پارتی لە هەر شوێنێ بێ ئارامی لەوەیە من پێم وتی ئارامی لەوەیە ئارامی لای پارتیە ئارامی لای پارتیە شەڕی براکوژینەما شەڕمی ئەنواع و ئەشکال شەڕی کردووە لەگەڵ هەموو نەکرد لێرە لەگەڵ پارچەکانی تریشا باسی خزمەتگوزاریە تۆ بۆچی تۆ غەدر لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەی غەدر لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەی لەسەر ئەم مێزە خۆت بە خاوەنی هەرێمی کوردستان بزانی مافە دەی بە خۆت کە بە ناوی دەوڵەتی کوردستان و بە ناوی هەموو نەتەوەی کوردستانەوە چی دانوستان لەگەڵ ئەم وڵاتەی کە لای ئێمە ئەرزشی نێوشتانە لە کاتێکا خەڵک لەم شوێنەی من و تۆ لی دانیشتین لەم شوێنەی من و تۆ لی دانیشتین خەڵک خزمەتگوزاری سەر و کۆمارە لە بەغدا بە هەموو قوتێکی خۆی کاک مەسعود بارزای نەیتوانین نوێنەرەکەی خۆی کاندیدەکەی خۆی بەڵام بێگومان گەورەترین لەسەرەوە لە 50 ساڵی ڕابردووە پارتی شکستێکی وانە چۆن ساڵی ڕابردووی بۆ گرنگ نەبووە وەرە بزانە بۆ شەڕتان ئەزانی کاک شۆڕش ئەزانی یەک شت پێ بڵێ یەک کێشەمان هەر هەمووتان لە بەخاوە کێشەمان نەبوو بەیەکێتی ماوەتووە ئەگەر کاندیدت ئەبێ پێویستە ئێمە ئاگاداریمان هەبێت لەسەری یەکێتی ئەمەی نەکرد من ئەمە پرسیارە تۆ بکەم جوان بیتەوە باشە بۆچی دکتۆر بەرهەم لە کاتێک دکتۆر بەرهەم پیاوێکی ئەگەر پارتی دیموکراتی کوردستان مەبەستی تێکدانی نێوماڵی کورد نەبێت لە دکتۆر بەرهەم ملایمتر نەبوو بۆی بێتە کۆماری عێراق بۆی شکۆی هەرێمی کوردستان شکۆی کە پارتیشکانی کات بەرهەم جارێکی بیگەڕێنن تۆ پێگەکەی خۆی